بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سلام ورحمتي خواهی پروردگارتان لێبێت. خوشکان برانی ئازیز، خۆشحاڵین کە لەوانەیەکی تازە بە خزمەتتان دەگەینەوە. هەر لە بابەتی دەستنوێژداین کە پشتیوان بە خوای پەروەردیگار لەوانەی ئەو شەومان باسی ئەو شتانە دەکەین کە ناپەسندن و ئەوانەشی کە دەبنە هۆکاری بەتاڵکەرەوەی یا بەتاڵکردنەوەی دەستنوێژەکانمان. ئەو شتانێک کە مەکروه و ناپەسندن کە دیارە مەکروه بەو کردارانە دەگوترێت. ئینسان ئەگەر تەرکیان کات لەبەر خوا بۆ ئەوی پاداشتی دەستکەوێ خێری دەگاتێ و ئەگەریش کردی مەکروهەکە دەستنوێژەکەی بەتاڵ نابێتەوە. ئەو سونەتانەی لە دەرسی پێشووتردا باسمان کردن عولەما دەفەرمون هەر کامێکیان واز لێبێنی بە مەکروه بە ناپەسند حیساب دەکرێ بۆ چونکە دەبێتە هۆکاری ئەوەی کە لە پاداشتی جێبەجێکردنی سونەتەکەی پێغەمبەر سەڵی الله عەلەیه وسەلەم بێبەش بی. دیارە خۆ بێبەشکردنیش لە خێر و پاداشت و ئەجری قیامەت ناپەسندە و چاکتر وایە موسڵمان خۆی بێبەش نەکات. ئەوە بە کورتی ناپەسندەکان دەکرێت بڵێن هەر ئەوەندانەنە. هەر کامێک لەو چواردە سونەتەی باسمان کرد وازی لێبێنی نەیکەی پاداشتت کەم دەکات کە پاداشتت کەم کرد یا کەم بوو بە ناپەسند حیسابە، بەڵام زەرەریشی نییە بۆ دەستنوێژەکەت. ئەو شتانێک کە دەبنە هۆکاری هەڵوەشاندنەوەی دەستنوێژ کاتێک دەستنوێژ کرد دەبێت ئاگات لێی بێ هیچ کامێک لەوانە نەکەی تا دەستنوێژەکەت بەتاڵ نەبێتەوە. یەکەمیان عولەما دەفەرمون هەرچیەک بێتە دەرەوە لە پێش و پاشی ئینسان، هەر شتێک بێتە دەرەوە لە شوێنی پیسایی یا لە شوێنی میسکردنی ئینسان. ئەو شتەی دێتە دەرێ هەرچیەک بێت، ماددە بێت، وەک دەڵێت تند بێ یا شل بێ، هەوا بێ یان تەڕایەتی بێ، دەبێتە هۆی شکاندنی دەستنوێژەکانمان. ئەوانەی کە لە پێش و پاشی ئینسان دێنە دەرێ هەر بە کورتی هەمومان دەزانین، بەڵام بۆ زیاتر ڕوونکردنەوە میس معلومە هەر کاتێک هاتە دەرێ کەم بێ یا زۆر بێ دەستنوێژ دەشکێنێت و تەوان پیسیشە. دووهەم پیسایی، تەوان ئەویش دیسان کەم بێ یا زۆر بێ هەم پیسە و هەروەها هەمیش دەستنوێژ دەشکێنێت. وەکو خوا دەفەرمێت ئەو جاء ئەحەد منکم من الغائط، ئەگەر یەکێک لە ئێوە چوویە سەر ئاو بۆ میسکردن یا پیساییکردن، بێگومان پێویستە لەسەری دەستنوێژ بگرێتەوە و دەستنوێژەکەی شکاوە. یەکێکی دیکە لەو شتانەی کە هەر لە پێش و پاشی ئینسان دێنە دەرێ بریتیە لە هەوا. هەوا تەبان ئەوەی کە لەکن ئێمە تەبان ئەوەی دەنگی هەیە کە و ئەوەشی کە بۆنی هەیە. ئەوەی کە دەنگی هەیە و ئەوەی کە بۆنی هەیە هەمووتان ناوەکەی دەزانن، دەبێتە هۆکاری شکاندنی دەستنوێژ، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إذا وجد أحدكم في بطنه شيئا فأشكل فيه أخرج منه شيء أم لا. ئەگەر یەکێک دەنگێکی لەسکی هات بەڵام دڵنیا نەبوو تاخوا هیچی لە پشتەوە هاتۆتە دەرێ یان نەهاتۆتە دەرێ، با لە مزگەوت نەچێتە دەرەوە و دەستنوێژەکەی نەشکاوە حتا يسمع صوتا أو يجد ريحا، هەتا دەنگی هەوایەکە دەبیستێ یان بۆنی دێ. کە دیارە عولەما دەفەرمون مەرز نییە ئیلا دەنگەکە بۆ خۆت گوێت لێبێ یا بۆنەکەت بۆ بێ. جاری وایە هەوایەکە کەمە لەوانەیە بۆنی بۆ خۆت نێ یا بۆ کەسێکی دیکە نەڕوا، بەڵام کە یەقینت هەبوو هەوایەک لە پشتەوەت هاتۆتە دەرێ، ئەو هەوایە دەنگی هەبێ یان نەبێ تەمەن دەبێتە هۆکاری شکاندنی دەستنوێژەکانمان. یەکێکی دیکە لەو شتانەی کە هەر لە پێشی ئینسان دێتە دەرێ بریتیە لە مەنی جارە پێشتر باسمان کردووە لەگەڵ شتە پیسەکان، ئەوەی کە دەبێتە هۆی دابەزینی غەریزەی جنسی و خۆشتنت دەخاتە سەرێ. تەوان دەستنوێژیش دەشکێنێ بۆ چونکە تەڕە و لە پێشەوە دێتە دەرێ. پاشان مەذی، ئەویشمان لە شوێنی خۆی باس کرد، ئەو
ئاوەی کە پێی دەوترێ عیشقاو کە ئاوێکی لیچی ڕوونە لە کاتی بیرکردنەوە لە ئیشی ژن و مێردایەتی لە پیا و لە ئافرەتدا هەیە ئەویش دەستنوێژ دەشکێنێ. گوتمان پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم شوێنەکە بشەوە دەستنوێژیش بگرەوە بەڵام خۆشوتنت ناخاتە سەرێ. پاشان وەدی ئەو ئاوە خەست و لێڵەیە کە لە دوای میسکردن دێتە دەرەوە یان دەڵێن بەهۆی هەڵگرتنی جاری وایە شتێکی قورس تەڕایەتیەک دێتە دەر لە پێشەوە میز نییە بەڵام تەڕە تۆزێک خەستە و ڕەنگی تڵخ و لێڵە ئەوەشیان دیسان دەبێ ئەو شوێنەی کە تەڕایەتیەکەی پێوەیە بشوورێ و پاشانیش دەستنوێژ هەڵبگرینەوە. ئەوە هەمویان خاڵی یەکەمن دەکرێت لەوەی کۆیکەینەوە هەرچی لە پێش و پاشی ئینسان بێتە دەرێت تەنانەت ئەگەر خوێنیش لە کۆمی ئینسان یا لە پێشەوەی ئینسان بێتە دەرێت دەستنوێژ هەردەشکێنێ. ئیلتیهابات و وەک دەڵێ ئەوانە کە تەڕن یا وشکن تەبەن هاتنە دەرێت لە پێش یا لە پاش دەستنوێژ دەشکێنن. یەکێکی دیکە لەو شتانێک کە دەبێتە هۆکاری دەستنوێژ شکان بریتێ لە نووستنی تەواو. نووستنی تەواو چۆنە؟ ئەوەیە کە بنووی تەوان لا حیافیدین پشتەوەی خۆشت قایم نەکرد بێ تەواو چوو بێ ناو خەویش هیچ ئاگایەکە لەو دنیای نەمابێ کە بەبێ گومانی ئەو کاتێک کە ئینسان دەچێتە خەوی کەواوەوە هیچ کۆنتڕۆڵێکی بەسەر بەتایبەتی لای پشتەوەی خۆیەوە نامێنێ بەتایبەتی بۆ لێجیابوونەوەی هەوایەکان ئەو کاتیش کە بەبێ گومانی دەستنوێژ دەشکێ. بەڵام خەوی وەنەوزەدان بەنمونە دانیشتوی چاوت بە حەستەم وەنەوزەیەکی دەکەی تەواو بێهۆش نەبووی یا ڕاکشاوی بەڵام هۆشێکت لە دنیا هەرماوە یعنی یەقینێکت هەیە کە هیچ شتێکت لێ جیانە بۆتەوە یان دەخەوی پێت دەخەیە ژێر خۆت یان شتێکی تون دەخەیە پشت خۆتەوە دڵنیای لەوەی کە هیچ هەوایەکت لێک جیانە بۆتەوە ئەو جۆرە نووستنەکەمە دەستنوێژ ناشکێنێ. بە صەحیحی لە هاوڵانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم جێڕدراوەتەوە کە سەحابە هاتوونەتە مزگەوت جاری وهەیە لە ئینتیزاری نوێژی عیشادا چاوەڕێی هاتنی پێغەمبەریان کردووە صلی الله علیه وسلم هەیانە خەوی لێکەوتوەتە ئاوا سەری بەلادا بەسەر شانیدا شۆڕ بۆتەوە یا ئەو لاو ئەولای کردوون تەواو چۆتە ناو خۆوە بەڵام لەبەرەوەی لەسەر قاچی دانیشتووە پێی خستۆتە ژێر خۆی بەتوندی پشتی خۆی قایم کردووە هیچ دڵنیا بووە هیچ شتێک لە پشتەوەی نەچۆتە دەرێ دەستنوێژی هەڵنەگرتوتەوە و نوێژی کردووە و پێغەمبەری صلی الله علیه وسلم هیچی پێ نەگوتووە کەواتە دەستنوێژی یعنی نووستنی تەواو دەستنوێژ دەشکێنێ. بەڵام نووستنێک کە تەنها وەنەوزەت دێتێ یان نووستنێک کە پشتی خۆت بە شێوازە قایم کردووە دڵنیای لەوەی کە هیچی لێ جیانە بۆتەوە چونکە پێشەوەی ئینسانی تەڕاییە تەوانەوە دیارە ئەگەر بێتە دەرێ بەڵام ئەوەی پشتەوەی ئینسانی کە دێتە دەرێت تەمەەن هەستی پێ ناکرێ ئەو کاتەی لە خەوێدای ئەگەر خۆت قایم کردبێ و دڵنیابی لەوەی کە هیچ نهاتووە ئەو نووستنە دەستنوێژ ناشکێنێ بەڵام نووستنی تەواو دەستنوێژ دەشکێنێت. خاڵێکی دیکە لەو شتانەی کە دەستنوێژ دەشکێنن بریتێ لەوەی کە ئینسان عەقڵی لەسەر خۆی نەما خۆشی لەسەر خۆی نەما بە هەر شتێک بێ جا کەسەکە ببورێتەوە یان لە هۆش خۆی بچێت یان بەنج بکرێت یا دەرمانێک بخوا زەینی لە خۆی نەمێنێ بە هەر جۆرێک لە جۆرەکان ئینسان هۆشی لەسەر خۆی نەما بە عارەق خواردنەوەیە دوور لە ئێوە یان بە بەندکردنە یان بە بورانەوەیە کە ئینسان نەخۆش بێ یا ئەوانەی کە فێوشتیان لەگەڵە تەبەن هەر جۆرە بورانەوەیەک بەسەر ئینساندا بێ دەبێتە هۆکاری دەستنوێژ شکانت تەنانەت ئەگەر دڵنیاش بیلەوەی کە هیچ شتێک لە جەستەت جیانە بۆتەوە. خاڵێکی دیکە لەوانەی کە دەستنوێژ دەشکێنن ئەوەیە کە بەری دەستت بە پێش و پاشی خۆت یا ئەی کەسێکی دیکە بکەوێ. بەری دەستت ئەگەر بە داوێنی خۆت یا پشتەوەی خۆت کۆم شوێنی پیسایی یان بە ئی کەسێکی دیکە تەنانەت بە ئی منداڵی بچووکیش بکەوێت دەستنوێژت دەشکێت و بە پێویستە لەسرت دەستنوێژەکەت هەڵبگریەوە کە کۆمەڵێک فەرمودەمان هەن نامانەوێت بە تەفاسیلی زۆر بچینە ناو بابەتەکانەوە. بابەتێکی دیکە ئەوەی کە تەمەن زۆر قسەی لەسەرە مەسەلەی دەست لە ئافرەتدان ئەوانەی کە ژن و مێردن
یا ئەو ئافرەتانەی کە مارەیان وەک دەڵێ لە پیاو دێ نامەحرەمن بە یەکتری دەستیان بەردەستی یەکتر دەکەوێت ئایا دەستنوێژیان دەشکێ یا ناشکێ بەبێ گوبانی طبعاً ئەو بابەتە بابەتێکی خلافیە لە مەذهەبی ئیمامی شافعیدا دەستت بەر خێزانی خۆت کەوت یا ئافرەت دەستی بەرمێردی خۆی کەوت یان بەر هەر پیاوێک کەوت کە مەحرەمی خۆی نەبوو یعنی برا و خاڵ و مام و بابشتی خۆت نەبێ ئەوانەی کە دەکرێت لە یەکتر مارە بکرێن معلومە طبعاً مەحرەم ئەوانن کە مارەیان لە یەکتر نایە و هەر ژن و پیاوێک مارەیان لە یەکتری بێ بە نامەحرەم حساب دەکرێن و لە مەذهەبی ئیمامی شافعیدا دەستیان بەردەستی یەکەوت یان پێستیان بەرپێستی یەکتر کەوت طبعاً دەستنوێژی دەشکێت بە مطلقی ئاگای لێ بێ یا ئاگای لێ نەبێت حەز و غەریزەی جنسی لەگەڵ بێ یا لەگەڵ نەبێ ئەو دەست لێدانە تەئسیرێک دروستکە ببێتە هۆی ئەوەی کە کەسەکە ئاوی مەذی هاتووە یان نەهاتووە یعنی حەز و غەریزەی جوڵا بێ لەگەڵی دایانە جوڵا بێ بە مطلقی لە مەذهەبی ئیمامی شافعیدا دەستنوێژ دەشکێت دلیلەکەشی چییە؟ طبعاً ئەو ئاەتەی کە خوای گەورە لە سوورەتی نیساءدا کە باسی دەستنوێژکاندن دەکا هەر دەفەرمێ ئەو لامەستم النیساء طبعاً دەفەرمێ ئەگەر چوویە سەر ئاو و لەشت گران بوو چی بوو ئەمە ئیشمان بۆ نەی ئەو لامەستم النیساء لەمس طبعاً لە زمانی عەرەبیدا ئیمامی شافعی هاتووە معنا لۆغەویەکەی وەرگرتووە وشەی لەمس لە زمانی عەرەبیدا و لە لۆغەتی قوڕەیشدا بە معنای دەست لێدان هاتووە ئیمامی شافعی دەفەرمێ لەمس لە لەهجەی قوڕەیش بە معنای دەست لێدانە و قورئانیش بە لەهجەی قوڕەیش هاتۆتە خوارێ بۆیە بەرکەوتنی دەستی پیاوێکی نامەحرەم بە ئافرەتێکی نامەحرەم یان پیاوێک بە ژنەکەی خۆی یا ژنێک بە مێردەکەی خۆی دەپێتە هۆکاری دەستنوێژ شکاندنی بە دەلیلی ئەو ئاەتە ئەو حەدیثەشی کە طبعاً دەفەرمێت عائیشە خوا لێی رازی بێ دەگێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێزانەکانی خۆی یا هێندێک لە خێزانەکانی خۆی ماچ کردووە و دەستنوێژی هەڵنەگرتوتەوە و نوێژی کردووە ئیمامی شافعی کاتی خۆی لەسەر ڕیوایەتی حەدیثەکە لەسەر ڕاوی حەدیثەکان قسەی هەبووە حەدیثەکەی پێ صەحیح نەبووە بۆیە طبعاً ئیشی بە حەدیثەکەی نەکردووە هاتووە تەنها ئاەتەکەی کردووە بە دەلیل بەڵام ئێمە لەو بابەتەیدا دەکرێت ڕێی عولەمای دیکەش وەرگرین و سەیرێکی دەلیلەکانیشان کەین سێ ڕێیمان هەیە طبعاً لەسەر بەریەککەوتنی دەست ژن و پیاوی نامەحرەم بە یەکتری لەسەر ئەوەی دەستنوێژ دەشکێ یان ناشکێ طبعاً وەکو گوتم ڕێی یەکەمیان ڕێی ئیمامی شافعیە کە بە مطلقی هەموو پێست بە یەکترکەوتنێکی ژن و پیاوی نامەحرەم و ژن و مێرد دەبێتە هۆکاری دەستنوێژ شکان مەذهەبی ڕێیەکی دیکەمان هەیە دەفەرمێت بە مطلقی پیاو دەستی بەر هەر ئافرەتێکی کەوت بەلا ئیرادی بێ یان بە ئەن قەست بێت دەستنوێژی ناشکێ بە دەلیلی چی؟ طبعاً دەلیلیان کۆمەڵێک یەکەم هەر هەمان ئاەت ئەو لامەستم النیساءی کە ئیمامی شافعی دەیکاتە دەلیل لەسەر دەستنوێژ شکاندن ئەوانیش دەیکەنە دەلیل دەڵێن لە لامەستم النیساء خوای گەورە لەگەڵ لەشپیسی بەیەکەوە باسی کردوون چۆن لەشپیسی خۆشتنت دەخاتە سەرێ لەمسی ئافرەتیش دەفەرمون بەڵێ لە لۆغەتی عەرەبیدا بە معنای دەست لێدان دێ بەڵام دەفەرمون لەو ئاەتەدا و لە سیاقی ئەو شوێنەدا بە معنای جیماع هاتووە خوای گەورە وەکو کینایە بەکاری هێناوە لە کن خۆشمان کە باسی ژن و مێردایەتی دەکەین شەرم دەکەین هەندێک کەلیمە بەکاربێنین دەڵێن ژن و مێردایەتی سەرجەیی ئەوەکان بە سەراحەت هەر ناڵێ خوای گەورەش دەڵێن ویستوێتی ئێمە فێری ئەدەب بکە فێری شەرم بکە بۆیە بۆ خۆشی ڕاستەوخۆ مەسەلەی جیماعی بەکار نەهێناوە لەمسی بەکارهێناوە دەنا مەبەستی سەرجەییکردن یعنی پیاو ئەگەر چوویە لای خێزانەکەی خۆی و سەرجەیی کرد نەک دەستنوێژی دەشکێ خۆشتنی دەکەوێتە سەرێ وەکو کەسێکی لەشگران و لەشپیس ئەوە یەک لە بەڵگەکانیان بەڵگەی دیکەیان ئەوەیە دەڵێن ئێمە حەدیثمان هەیە لەوانەیە ئەوەی حەدیثی عائیشەی کە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
خێزانەکانی خۆی ماچ دەکرد بە ڕۆژوو بوو نە ڕۆژوەکەی دەشکاند نە دەست نوێژیشی هەڵدەگرتەوە و دەچوو نوێژی پێدەکرد. ئەوە یەک لە دەلیلەکانیان دەڵێن ئەگەر ئاەتەکە بە معنای جیماع بایە یا عەفو بە معنای دەست لێدان بایە چۆن دەکرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێوی خۆ لێو بەر ئافرەت کەوتن و ماچکردن زۆرتر لێی دێ حەز و غەریزەی لەگەڵ بێت تا دەست لێدانی. دەڵێن لە ماچکردنێدا دەست نوێژی هەڵنەگرتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی کردو. ئەگەر ئاەتەکە باسی دەست لێدانی بایە خۆ ناکرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێچەوانەی ئاەت بجوڵێتەوە. ئەوە دلیلێک. دلیلێکی دیکەمان هەیە هەر عائیشە دەفەرمێت شەوێک پێغەمبەرم لێ بزر بوو لێون بوو تاریک بۆ دیارە دەڵێ گەڕام دەستم جێڕا لەناو مزگەوتێدا پێغەمبەرم دۆزیەوە لەناو سوزدەیدا بوو دەستم بە بنەپێیەکانی پێغەمبەردا دەهێنا صلی الله علیه وسلم پێغەمبەر نە نوێژی بڕێ و نە هیچیشی پێگوتم. ئەوش بەڵگەیەکی دی. بەڵگەیەکی دیکەمان هەیە هەر عائیشە دەفەرمێت ئەمن لە پێش نوێژی پێغەمبەر لە لای قیبلەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژم دەکرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەیویست بچێتە سوزدە بەدەستی لاقمی دەجوڵان تا بەخەبەر بێم لاقەکەی لا بە شوێنی سوزدە بۆ پێغەمبەر بکەمەوە صلی الله علیه وسلم. دەڵێن هەموو ئەوانە بەڵگەن لەسەر ئەوەی کە بە مطلقی پیا و ئافرەت دەستیان بەر یەکتر کەوێت بە ئەنقەز بێ یا بە ئەنقەز نەبێت دەست نوێژیان ناشکێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی نەبیندراوە و لێشی نەبیستراوە بڵێ کە پێغەمبەر چەند خێزانی هەبوون و ماڵەکەشی لە تەنیژ مزگەوتێ بووە و زۆریش تەوان مجامیل و تێکەڵ بووە لەگەڵ خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاری و گاڵتە و گەپی لەگەڵ کردوون. ئەوە نەبوو بێ لە خێزانەکانی نزیک نەبوو بێتەوە بەردەوام لەگەڵ خێزانەکانی تێکەڵ بووە بەڵام کەسێک ڕیوایەتی نەکردووە کەسێک پێغەمبەری نەبینیوە صلی الله علیه وسلم ڕۆژێک لە ڕۆژان لەبەر ئەوەی کە دەستی بەر یەکێک لە خێزانەکانی کەوتووە دەست نوێژی هەڵگرت بێتەوە. ئەوە ڕەیەکی دیکە. ڕەیەکی دیکەیان ئەوەیە کە ئەوە دەکرێت بڵێن ڕەیەکی وەسەتە دەفەرمون ئەگەر بە حەز و ئارەزوەوە دەستت بەر ئافرەتێکی نامەحرەم کەوت دەست نوێژت دەشکێ بۆ ئەو کاتیش لەبەر غەریزە جنسیەکە کە دەگونجێ غەریزە جنسیەکە وابکە ئەو عیشقاوە ئەو ئاوە مەذیە ئەو ئاوە لیچە لە داوێنی پیاوەکە یا ئافرەتەکە بێتە دەرێ ئەو کاتەش بەدەست لێدانەکەی ناشکێ بەو کاریگەریەی بەو تەئسیرەی دەشکێ کە دەست لێدانەکە دروستی دەکا کە بەبێ گومانی پێست هەستیارە بە تایبەتی ژن و پیاو لەگەڵ یەکتری ئافرەت و پیاوی نامەحرەم لەگەڵ یەکتری بەداخەوە تەوان ئێمە جاری وایە زۆر تێکەڵی و شت دروست دەبێت بۆیە ئەو کاریگەریە کەمەدەنا عولەمای قەدیم و ئیمامی شافعیش هەر لەو وەک دەڵێ خواناسین و وەڕعا کە خۆی تەڵەن زۆر نەزەری کەم کردووە تەنانەت دەڵێن جارێکیان چاوی بە پاشنەپەی ئافرەتێکی کەوتووە قورئانی لەبیر چۆتەوە چۆتە لای مامۆستایەکەی توێتی خراپ شتم پێ لەبەر دەکرێت مامۆستایەکەی کە ناوی وەکیع بووە دەڵێ شەکەوت إلى وكيع إلى سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي دەڵێ سکاڵای حاڵی خۆم لەکن وەکیع کرد کە خراپ شتم پێ لەبەر دەکرێت دەڵێ وەکیع پێی گوتم گوناه تەرککە چونکە علم و زانست نورە و نوریش ناچێتە دڵێک کە ڕووناچی کە گوناهی تێدا بێت و کە تاریک بێ. ئاجا ئێمە لەبەر ئەوەی هێندە جاری وایە تێکەڵی دروست دەبێت تەئسیرەکە مەبەستم بۆیە دەفەرمون ئەگەر بە حەز و غەریزەوە دەستت بەر ئافرەتێکی کەوت دەست نوێژ دەشکێ ئەگەر نا بەلا ئیرادی دەستت پێی کەوت ناشکێ لە هەموو حاڵەتەکاندا بە یەک شتی بڵێن جارێ بشکێ یا نەشکێ ئەگەر کەسێک دەست نوێژی هەڵگرتەوە بەبێ گومان هیچ زەرەرێک ناکە. ئەوە یەک. دوو قسەی تێدا نییە بەڕاستی دەست بەرکەوتنی ژن و پیاو بۆ یەکتری بەلا ئیرادی بەبێ مەبەست نەگوناها هیچ ئاگات لە خۆ دنیا هیچ هەستێکت بۆ دروست نابێ مادام ئاگات لە خۆ نییە و ئافرەتەکە ئاگای لێ نییە و بە مەبەست نییە بەبێ گومانی گوناه نییە و بەپێی دەلیلەکانیش بێ نابێتە هۆکاری دەست نوێژ شکاندن دەمێنێتەوە ئەگەر بە حەز و غەریزەوە دەستت بەری کەوت یا وەک دەڵێ پێست یان بەر پێستی یەکتری کەوت ئەویش ئەو کاتە ئەگەر دڵنیا بووی لەوەی کە پێست بەرکەوتنەکە غەریزە و حەزەکەی جوڵاندووی و گومان دەکرێت تەڕایەتێک هات پێتە خوارە ئەو گومانی تێدانی کە دەست نوێژەکە دەشکێ بەبێ گومانی ئەگەر هیچ شوێنەوارێکی دروست نەکرد بوو ئەو کاتە دەست نوێژەکە
ناشکێت و بۆ معلوماتیشتان ئیمامی شافعی کاتی خۆی کە پێیان گوتووە چۆن ئەو فتوایە دەدەی ئەوە نی عائیشە ئەو حەدیثەی دەگێڕێتەوە دەفەرمێت ئەگەر حەدیثەکەی عائیشەی صحیح بێ ئەم نیش مەذهبی منیش ئەوەیە کە ژن و پیا و دەستنوێژیان لە یەکتری ناشکێ وەکو گوتم ئەو ئیشکاری لەسەر ڕاوی حەدیثەکەی هەبووە و ئێستاش تەحقیق کراوە حەدیثەکە حەدیثێکی صحیحە بۆیە بەریەککەوتنی دەستی ژن و مێرد بە تایبەتی کە زۆر لەگەڵ یەکتریدانە و لە یەکتر نزیکن دەستنوێژ ناشکێنێ ئەڵڵاهو ئەعلەم بەو دەلیلانە بەڵام ئاگامان لێی بێ جگەل لە ژن و مێرد ئەو کەسانەی کە نامەحرەمی یەکترین کە دەڵێن دەستنوێژ ناشکە یعنی ناحەڵاڵە دەستت بەردەستی کەوێ ئاگاتان لێی بێ ئەو بابەتێکی دیکەیە دەستت بەر دەستی هەر پیاوێکی نامەحرەم کەوێ یا بەعەکسەوە پیاو دەستی بەر ئافرەتێکی هەر ئافرەتێکی نامەحرەم کەوێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم وەک وەی وا شوژنێک لەسەرت ڕابکرێ چاکترە لەوەی پێستت بەر پێستێکی ئافرەتێکی کەوێ ئەوە جیاوازە گوناهەکە بەڵام دەستنوێژەکەش بابەتێکی دیکەیە ئەڵڵاهو ئەعلەم بەو شێوازە بێ دەستنوێژ ناشکێ بۆیە مەسەلەی دەست بەریەککردنی ئافرەت و پیاو لە هێندێک ئەوەی کە مەذهب شافعی بێ لەگەڵ ئەو خاڵانە باز دەکرێت کە دەستنوێژ دەشکێنێ و بەپێی مەذهبەکانی دیکە بێ لەگەڵ ئەو خاڵانەیە کە دەستنوێژ ناشکێنێت هەر بە کورتی خاڵێکی دیکە تەبعاً خوێن ئەگەر لە جەستەت هات خوێن ئەوانەی دەستنوێژ ناشکێنن نەک دەشکێنن ئەگەر خوێن جگەل لە کۆم و داوێن هاتە دەرێ جگەل لەو دوو شوێنە بێتە دەرێ دەستنوێژ دەشکێنێت جگەل لەوە شوێنێکت بریندار بوو خوێنی لێ هات ئەو خوێنە پیسە دەبێ بیشۆیەوە بەڵام دەستنوێژت ناشکێنێ ئەوە قسەی خلافی تێدانیە و لەسەری نەوەستین خاڵێکی دیکە لەوانەی دەستنوێژ ناشکێنێ ڕشانەوە پێشتر باسمان کرد پیسە بەرجەستت کەوێ بەرجلوبەرگت کەوێ دەبێ بیشۆیەوە بەڵام دەستنوێژ ناشکێنێ خاڵێکی دیکە کە لە هێندێک مەذهبدا پێیان وایە دەستنوێژ دەشکێ خواردنی گۆشتی وشترە کە هۆکارەکەشی ئەوەیە کە گۆشتی وشتر دەڵێن تەوان غازاتی زۆرە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێندێک ڕیوایەتی هەنە کە فەرمانی کردووە بەوەی کە گۆشتی وشتری خوارد با دەستنوێژ بگرێتەوە بەڵام عولەما دەفەرمون دیارە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو احتیاط فەرمانی کردووە دەنا نەخێر گۆشتی وشتر شت خوارد دڵنیا بووی لەوەی کە هیچ لە پێش و پاشت نهاتۆتە دەرێ و هیچ غازاتێک لە پشتەوە دەرنەچووە دەستنوێژ ناشکێنێت خاڵێکی دیکە کە زۆر گرینگە ئاگامان لێی بێت مەسەلەی کەوتنە گومان لە دەستنوێژ لە دەستنوێژ ناشکێنێت چۆن یعنی نوێژی عیشا دەستنوێژت هەڵگرتووە دڵنیای نوێژی عیشات کردووە تەراویحت کردوون بە نمونە دوایی نەچووی ئاودەستی و ئاگاشت لێ نەبووە تەمەن هیچ هەوایەکت لێ جیا ببێتەوە بەس قەلەقێک و دوودڵیەکت بۆ دروست دەبێت ئەو قەلەق و دوودڵیە دەستنوێژ ناشکێنی کە دەستنوێژت هەڵگرت هەتا یەقینت پەیدا دەبێت کە دەستنوێژت شکاوە بە هیچ گومانێک دەستنوێژ ناشکێت چونکە حەدیثی صحیح پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم کە کەوتنە گومان لە دەستنوێژ ناشکێنی مادام بنمونە بەیانی لە خەوێ هەستاوی دڵنیای لەوەی دەستنوێژت هەڵگرتووە بنمونە سەلاتی ضوحات کردووە دوایش ئاگات لێ نەبووە هیچ شتێک لە پێش و پاشت بێتە دەرەوە نوێژی نیوڕۆدادێ هیچ ناکا بڵێ ئەرە دەبێ لە فڵانە جێگە لە فڵانە شوێنە هیچ شتێک هات پێ نەهات پێ مادام گومانە گوێمە دە گومانەکەی دەتوانی نوێژەکەت بکەی و دەستنوێژەکەت هیچ ئیشکالێکی تێدانە خاڵێکی دیکە کە ئەوە لای ئێمە زۆر بەڵام هێندێک مەذهب هەن ئەگەر بیستان مەسەلەی پێکەنین بە دەنگ نوێژی دەبڕێ دوای دەیگەینێ بەڵام دەستنوێژ ناشکێنێ کە لە هێندێک مەذهبدا دەڵێن دەشکێ بەڵام ناشکێ خاڵێکی دیکە ئەوەی مردووی دەشوا طبعا ئەگەر ئەوش ڕێی هەیە کە دەڵێن دەستنوێژی دەشکێ بەڵام ئەو کەسەی مردووی دەشوا ئەگەر بە تایبەتی دەستەوانەی لە دەست بێت یان دەستی لە پێش و پاشی مردووەکەی نەدابێ بە شوتنی مردووی دەستنوێژ ناشکێ سنەتە هەڵی گرێتەوە یا هەڵی نەگرێتەوە دەرسێکی دیکە باسی دەکەین بەڵام گرنگ ئەو کەسەی کە مردووی دەشوا لە هێندێک مەذهبدا دەڵێن کەسەکە دەستنوێژی دەشکێ بەڵام ئەگەر کەسەکە دەستی خۆی
بەری دەستی خۆی پاراست بێ لە پێش و پاشی کەسەکەی دەستنوێژەکەی ناشکێ و هیچ ئیشکالێکی تێدا نییە. پشتیوان بەخوای پەروەردگار هەندێک بابەتی دیکەی حساسمان ماون لەسەر دەستنوێژ پێویستیان بە قسەکردنی زیاترە. دەرسی ئەوشەومان کۆتایی پێدێنین و پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسەکانی داهاتوودا بابەتەکە تەواو دەکەین. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.